ساڵێک و دوڕۆژ لەسەر هەڵبژارتنên عێراقê دارەباز بوون بێ حکوومەت بڕیارە سبەهی پەرلەمانی عێراقê بجivîtin و هەڵبژارتنا سەرۆکۆمارê عێراقê partîjî kandîdê xwe vekêşiyaye û Ebdilletîf Reşîd destnîşan kiriye ji bo yêketî dibêjin me ev pê baş e wekî destpêşxeriyekê hûn jî wî bibene hola parleman û dengdan li ser bihêta kirin lê bi mercê vekişandina temamiya berhemsaleh serokkomarê niha yê karbirêkerê Iraqê ku her ser bi yêketî bûye. Lê ma dixwazim li ser reaksyonan erê dê çi bin sibahî ya Sadrî hem jî egerê razîbûn yan jî nerazîbûna yêketî li ser vî kandîdê destpêşxerê partî. Ji Diktor Meyser Şemerî endamê polîtbîroya tevgera weyî bi rêya Skypeê werdigirim. Diktor Meyser gelek bi xêr hatiye Kurdistan 24. Hewa civîna sibahiya Parlemanê Iraqê bu helbijartina serokkomar pê çawa ye hûn destpêşxeriya partî çawa dinirxînin. تحية طيبة الله بۆیەوە بۆ جەنابەت و بۆ بینەرانی ئەم کەناڵە بەدڵنیاییەوە بینیمان لە ماوەی ڕابردوو ڕێکەوتنێک نزیکبوونەوەیەک لە نێوان چارچەوەی هەماهەنگی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کاتێک پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمان بوو لەگەڵ بەڕێز سەدر و ڕەوتەکەی بەڵام ئێستا دوای کێشانەوەی ڕەوتەکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئاراستەبوونی کوتلەکانی ناوپەرلەمان و دروستکردنی هاوپەیمانێکی بەناوی هاوپەیمانی دەولە عێراق ئێستا هەوڵ دەدات بۆی شوێنەکانی دیکەی ناوعێلاق دروست بکاتەوە بە تایبەت وەکو پۆستی سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڵام ئێستا گرنگترین بابەت ئەوەیە لە پرۆسەی سیاسی عێراق ئەو کەمینەکانی وەکو تورکمان و هەتا هاوپەیمانی سیادا وا پێشبینی نەدەکرا کە ناکۆکیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان بەردەوام بێت بۆیە شتەکان ئەم ڕووداوانەی دوایی لێکەوتەوە. لەسەر داخویانیە هەفپەیمانیا سیادە مرۆڤێ فام دکەتن ku heta radeyekî nakokiyên di navbera partî wêketî hel bûne li ser vê meselê mumkin e bi awayek ji awayan her çi qas bi fermî nehat bîta ragihandin yeketî razî bibîtin li ser destpêşxeriya partî lê bi re'ya hewa sibahî de reaksiyona Sadriyan çawa bîtin reaksiyona tişrîniyan li ser cadeyê dê çawa bît dema ku serokkomar hate helbijartin diyara wêne nema belê Diktor Meyser reaksiyona Sadriyan reaksiyona tişrîniyan سباهی به هەڵبژارتنا سەرۆکۆمار دەیە چاوا بیت ئەوە چ چاوەڕێت بکە تکایە با قسەکەم تەواوکەم بەڵێ لە ئێستادا ئێمە بۆ کوێ هەوڵەکانیان بۆ چییە هەوڵەکانی ئەوێ بڕۆنە لای بەڕێز سەرۆک مەسعود بارزانی کە ناتوانێت بەڕێز بەرەم ساڵح بۆ سەرۆک کۆمار کاندید بکە بۆیە دەبێت بەیانی دانیشتێکی تایبەت و دیاریکردنی سەرۆککۆمار دەبێت ئەگەر ئەم دوو حزبە کوردیا کاندید لەتیف ڕەشید بۆ ئەم پۆستە دەستنیشان دەکەن بەڵام ئەگەر پێک هاتن دوو پارتیە کوردیەکە پێک هاتن بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆککۆمار لایەنگرەکان خەڵکانێکی زۆر دژی دەبن وەکو لایەنگرانی ڕاوتی سەدر و ئەو هاوڵاتیانەی شەقامی عێراقی کە ئێستا بێزارن لەم کارانەی چارچەوەی هەماهەنگی و تەبەقەی سیاسی لە عێراق و ئەو هێزانەی کە لە دەسەڵاتدان کە تەنیا هەوڵ بۆ کارەکانی خۆیان دەدەن تەنیا هەوڵ بۆ بەرژەوەندەکانی خۆیان دەدەن یا پرسیار لەبێرێ ئەvە هێژای میەسەر یعنی جاده دهێلیتن تەمەنێ حکوومەتێ درێژ بیت یا بێ سەدریان ژی سینارویە داویە ساڵە 2019 بێ سەرێ vê حکوومەتێ دێ بهێتن و دیسان ئاڵوزیەن جادەیە دێ دەست پێ بکەن تو چ پێشبینیت کەی
نەخێر ئەم شتا نەخێر وەکو وتم شەقامی عێراقی پەیامی خۆی گەیاند لایەنگرانی ڕەوتی سەدر هەروە پەیامەکانی دیکەی خۆی گەیاند تشرینیەکان ئەوانی کە لە ئەو لایەنگرانی حزبی دەسەڵاتدارن و لێیان دوورکەوتنەوە لە ڕۆژی داهاتوو چەند ڕۆژ داهاتوو هەوڵ دەدەن ڕێگری بکەن لە هەر پێشکەوتنێک کە حکوومەت هەوڵ دەدات ئەو حکوومەتەی لایەن چارچەوەی هەمانگیەوە دروست کراوە ڕچاوکردنیەوەی کە هەماهەنگی چارچەوەی هەماهەنگی چاوپۆشی و گوێی پێ نەدا بە هەموو وتەکانی لایەنەکان و خەڵکانی سەرشەقام لە عێراق گوێ نادەن بە داوا دەکەن پرۆگرامی حکوومەت سیاسەتی حکوومەت داهاتوو چۆن دەبێت و ئەم هەڵبژارنەی کە دەبووە هەڵبژارنی پێشوەختێ بێتن و سەرکەوتوو نەبوو هیچ سەرۆک وەزیران سەرۆکی کۆمار دەستنیشان نەکرا پەرلەمان بەتەواوی دانەندرا و هیچ لە کایەکانی حکوومەت دانەندرا دوایەوەی و خەڵکی شەقام بێزارم بۆیە شەقامی عێراقی ئیرادەیەکی توندیان دەبێت و داوا دەکەن حکوومەتی داهاتوو حکوومەتی داهاتوو ببێت دکتۆر مەیەسەر شەمەریە ئەندامێت پولێت بیرۆیە تەفگەرە وەعی ڕێیا سکایپێ دیگەلمە بوو گەلەک سپاس